یەکێکی بێ لە ناوتانە زڵدی یەک نەوێسن کورد لێرە زۆر داماوین بە قوربانە بزانن چۆن ئەژین و چۆن ئەوە هەڵسوکەوتن بە خێراتنی هەموو لە ئەگەرکەم بۆ ئەم ڕێزلێنانە بۆ کەسی نزیک و خۆشەویستی هەموو خێزانە عایلەکەمانە بە پێیەوەی کە نمونەیەکی جوان بۆ لەناو کاکە حەمە لە دنیادا نەماوە بەڵام کەسێکی شۆڕشگەر بووە وەک هاتوو بە هێزافیش ئێستا زەمنێکی بەسەر گول لە چاوی ئازیزانم هەوارێکی من بەیەخان زۆر باشم بەخوا بڕای پێ ناکەم لەوە ناچێ باش بی دەمە باش نییە ئەگەر نەخۆش زۆر بەخۆشیەکەم زۆر دڵم ڕەحەتەکەوام لەناو کۆمەڵێکی ئەوەنە نیشتمان پەروەری ئیتر هەرچی سفاتی باشی هەیە خوا لە کورد و لە ئێوە لە هەموو چینێک و لە هەموو کەسایەتەکانە کەسێک نییە وەک بەهێخان خەمخواری خەلیج ئەگرێتەوە وەری ئەوروپی ئەگرێتەوە وەروەها ئەمریکا و رووسیا شتێکی ئاوامان بەدەستەوەیە تۆش ئەبێت لەگەڵمانەوە خوا تاقەت پلەوەی دەوە لە ئێمە ناڵی بیکەیتۆ دەنگێکە بۆ هەموو ئەو بێدەنگیانەی کە لە بەریتانیا و ئەو کوردانەی لێرن بۆ ئەم ڕێزلێنانە بۆ بەیەخان کە لەگەڵمانە و بەداخەوە کاکە حەمە لەگەڵمان نییە بەس دائما بیرەوەری و لە دڵمان هەردووچیان بەقووەتن لە مەنتیقەکە بۆی هەردووچیان زەعیفکە هیچی دوای ئەم شەڕە خەلیج ئەگرێتەوە وەری ئەوروپی ئەگرێتەوە و هەروەها ئەمریکا و رووسیا و ئانانێتەوە وتی بڕۆ تۆ دکتۆراکە دێنیت ئێشتا ئەم شەڕە تەواو نەبووە لە ئاخریشە وتی یەکشیشی پێ بڵێن ئەم شەڕە شەڕێکە لاغاڵ وەلەمەڵ وبالفعل حقیقەت ئەوەی دەرخست کە شەڕێک بوو لاغاڵ وەلەمەڵ پشتیکە هەیە زۆر باسی کەم کە لەگەڵ خۆم ئاڕوویەوە بەڵام لەبەر کاتەکە باسی ناکەم بەیەخانم ناوداری باوان بوو خانمێکی خانمەکان بوو لە دیوەخانی باوکە داوای چایەکی بکردە سێ کەس پەلاماری ئەوەیەدا کە زووتر چای بۆ بێت ئارەزووی عەزیز وەرم سەرداوە نەهەردی دەروون ناوێر وەرداوە تاقەت بیوەهون لە سەختی زامان تکتک چەنی هەرز ڕێزا وەدامان خەم نەسەر تۆی هون سارای دڵجەمجەم بارچەنی چون فۆج قاپڵەکەی عەجەم بەیەخان چ بەزمێکی نایەوە میوانێ چۆنی؟ باشم باوکم بە چی ئەگەێت؟ سپاس دەکەم کاکی سپاسە ئێستا هەم تۆ لەسەر مەسرحەکەی ڕوو کردوتە خەڵکەکە ئێمە هاتوینەتە خزمەتی تۆ قسەمان بۆکەی هەست بە چیەکەی چۆن ژیان بەسەرە بە ئێستا چی لە دڵتایە بۆمان بەسکە هەرچی شعور بە زۆر بەخۆشیەکەم زۆر دڵم ڕەحەتەکەوام لەناو کۆمەڵێکی ئەوەنە نیشتمان پەروەری ئیتر هەرچی سفاتی باشی هەیە خوا لە کورد و لە ئێوە دروستی کردووە نازانم بە چ جۆرێت سپاس و پێزانینی خۆم بەرامبەر بەم گەنجە باشانە بەم کوردە باشانە بەم کۆمەڵە ڕێک و پێکە بکەم قەت هێشتا شتی وام نەدیوە
ئەمە مرتاحم ئەمە دڵم خۆشەکەوە من ئەمە بۆ نازانم چۆن سوپاسان بکەم مەگەن گوێ لەو چەپڵانەیە گوێ لەو چەپڵانەیە ئەومی بۆ تۆیە تۆزێ لەسەر خۆت باڵێ باش بەیەخان بێگومان ئەزەوە کە زانی ئێمەم ئێوارەیە بۆ جەنابت و بۆ کاکەم حەمەش بوو کاکەم حەمە مستەفا کە بەداخەوە لەگەڵمان نییە بە کاکە حەمە چۆنن ئەڵێ ئازی دیارن وەڵیوامن ئەلودای ئاخر ئاما و نامامن دەوڵەتەکەی وەسەڵ پانە زەواڵن جارێوتر دێن باڵا و محاڵن سادە و مۆشکەر و ئیلتیفاتێ بۆیەوەی لاوە بوێنە و ساتێ با بێوم شنۆی شیرێن ڕازەکە گۆش دەرۆم لایێ مەینە گازەکە ئاخر سەفەرن ڕاخەیلێ دوورن منزڵ بێپایان توێشە دەرورن دینە تۆشەی چەم مەیلە تۆشەی دڵ ڕازە تۆشەی گۆش منزڵە و منزڵ کێ زانێ چۆن بۆ ئەی دنیای بایی با لە بەینا بۆ گەردە نازایی من شەوێ ناڵەم جۆش ئاوردە بێ و سەی ئاسانە بێدار کردە بێ و یا ناستە بۆ سەی نتیم نەفەسێ نەسیم گەردی ڕاو بەرۆپەی کەسێ وتی بەخان شتێکی ئاوامان بەدەستەوەیە تۆش ئەبێ لێی لەگەڵمانە و خوا تاقل پرەوتی دەوە لە ئێمەیشی تەبعی بەجلی کوردیەوە ئەم سەرخۆشە ڕەمزی جلەکان بوودا بەسەرما و گۆچارۆشت نەبووە وەختە هەموو لە حەوشەی تان تێنداداوە چییە بەردەمی هینەکە هەموو کۆبوو ئیتر چووینە بردینیانە سەرۆ ئەوەڵجار کە چون جارێ پارە ئەم تارای برازامان ئەوە متەرجیمم بوو لەگەڵما من لە پێشەوە تۆنێ بلێن هەڵ تاقەی لەگەڵا کردبوو وتم تاراگیان پێی بڵێ من لە نوێژەکانمە هەر دوعای خێر بۆ ئەمانەکەم کە بوون بە ساحەبی کورد و کورد ئاگایان لە کوردە و بۆ سەرخۆشی هاتوون لە عەسکەرانەیان کوردراوە ئیتر زۆر دەستی لە دەستمە هەر تر ئەو ڕەسۆم کە گیراوە خۆی بە دەستی قەت بۆ ڕەسم هێتاوە بەناوبانگ بووی بۆ ئەو ڕەسمە لە هەموو شوێنێ ناسنەوە بەبوونی ئەو ڕەسمەوە بەناوبانگ بووی لە تورکیا لە باسیەوەی تورکیا بکە دوای ئەوە ڕۆژێکی تر وتی بەخوا ئەچیت بۆ لای ڕئیسی پەرلەمان بۆ ئەوەی هەڵەبجە بە جێنۆسایت دابنێ هەڵ ئەیشت بردیانە بەدی سەرخۆشەکەەوە ڕۆیشتیەوە ڕەزان کەمالیشمان لەگەڵا بوو هەر منی دێ ڕئیسی پەرلەمان سەرخۆشەکەم وتر وێزانێ دەنگمەکە مسلحی وەکو قۆمیێنە دیکرد هەڵسایەوە لە بەرم و منی لە جەکردکە خۆی دانا خۆی بە پێوە وێزا اینجایتر ئەمان ئینگلیزیانە زانی تێوە بزانم هاوانیشمان لەگەڵ بۆ هاوار حاجی کەیان کە ئێمە بۆ ئەوە هاتووی دوور لە چاوی عەزیزانم هەوارێکی یەکدار چۆڵە هەوارێکی یەکدار چۆڵە هەموو شەوێ یاداکانی بەنەو دڵما دێت و دەچێت بەڵام سەداخ سلێمانی قەت لە جایی جاران ناچێت قەت لە جایی جاران ناچێت من بەیەخان زۆر باشم بەخوا بڕوای پێ ناکەم لەوە ناچێت باش بی دەمە باش نییە ئەکید نەخۆشی ئەو قسەیەکە بۆ منەکا وا تەسەوەرەکەم بۆ خزمەکانی کەشیەکە اینجا تەلەفۆنم بۆ کاکە ڕۆژێکی تر نازەنین تۆقیم ڕۆحم چوو وەچی بەیەخان چی بووە ئەی بۆ دەمی درەنگ جوابی تەلەفۆنت دایەوە بەیەخان زۆر باشم ئێستا هەستاوم لە بەقحێکە ڕۆمە کرد بۆیە جوابم نایەتەوە خەفەر دەخۆی من زۆر باش هەموو کورد بۆ خەمخۆری هەموو کورد ناسانەوە لە هەموو چینێک و لە هەموو کەسایەتێکانە کەسێک نییە وەک بەهێخان خەمخواری ئەو خەڵکە بێ
لەبەرەوە توانم بڵێم خەڵکیش بەرامبەر ئەوە دروستیان کردووە هەردووچیان بەقووەتن لە مەنتقەکە بۆی هەردووچیان زەعیف کرد وتی دوای ئەم شەڕە خەلیج ئەگرێتەوە دووەلی ئەوروپی ئەگرێتەوە و هەروەها ئەمریکا و رووسیا و ئانانێتەوە وتی بڕۆ تۆ دکتۆراکە دێنیت هێشتا ئەم شەڕە تەواو نەبووە لە ئاخریشە وتی یەکشیشم پێ بڵێم ئەم شەڕە شەڕێکە لاغاڵ وەلا مەڵ وبالفعل حقیقت ئەوەی دەرخست کە شەڕێ بوو لاغاڵ وەلا مەڵ پشتیکە هەیە زۆر باسی کەم کە لەگەڵ خۆماڕیەوە بەڵام لەبەر کاتەکە باسی ناکەین لەوەیە ئەگەر بتوانین ڕێز لە کەسایەتیەکانی خۆمان بگرین بەداخەوە کە کاکە حەمە لە دنیادا نەماوە بەڵام کەسێکی شۆڕشگەر بووە وەک خاتوو بەهێجا فیش ئێستا تەمەنێکی بەسەر بووە بەڵام خانمێکی سەنگینە خانمێکە وەک گوێتان لێ بوو زۆر لە یادەوەرەکانی بیرماوە خانمێکە هەڵ و پێگەی خۆی بینیوە لە کاتی خۆیدا و لە هەمان کاتە لە ئێستاشە بۆیە ئێمە حەزمان کرد وەکو هاوڕێیان و دۆستان و ئەزیزانی ئەم دوو کەسایەتیە ئەم ئێواریان بۆ ساز بکەین و هیچ نەبێ بتوانین ئەگەر بە وتەیەک ئەگەر بە چەند پێکۆڵێک ڕێزیان لێ بگرین و هەمیشە ئەوان لە یادمان نابن وەک خاتونێک چی دێ بۆ خاتونانی کە ئەمڕۆ ڕێزیان لێگیرێ چی دێ بۆ خاتونانی کە لە دوای ئەمانەوەن هیوادارم ئێمە بتوانین هەموو ئەو خاتونانە کە پێگەیەکی خۆیان هەیە بەسەریان بکەینەوە کە لە باش مردن ڕێزیشیان لێ بگرین هیچ لەمە ناگۆڕێ بەڵام ئێمە تا لە ژیانە ماوەن ئەو خاتونانەی کە ڕۆژێک لە ڕۆژان بەردێکیان خستۆتە سەر بەردێک لە هەر بوارێکدا بێ کێشەیەک نیە ئێمە بتوانین ڕێزیان لێ بگرین جا ئەگەر لە بواری هونەرایە ئەدەبایە لە بواری یاسادایە گرنگ ئەوەی ئێمە بتوانین ڕۆڵ و پێگەی ئەوان دیاری بکەین و ڕێزیان لێ بگرین چونکە ئەوانە سەرمایی میلەتەکەمانن هەر ئەوانە ئەمێنەوە و سوپاسانەکەم دەست خۆش سپاس بۆ فۆزان مامە کە یەکێکە لەو کەسانی کە ئەمڕۆ ئەم چالاکیان ئەنجام داوە لەگەڵ ئەستافە بەڕێزایە و دەستان خۆش زۆر سپاس کاک پەیوەند سڵاو لێبێ سڵاو لە جەنابێ ئەمڕۆ هەمومانە تووشی شەوق و سەرسامی کرد بەڕاستی لەم مەراسیمەیە مەراسیمێکی تایبەت و چۆن بوو بەشداری لە مەراسیمەیە کە چەند گۆرانی کێورانێکی شڕی بێگومان بەخاتەمان کەسی نزیک و خۆشەویستی هەموو خێزان و عایلەکەمانە بە پێی ئەوەی کە نمونێکی جوان بۆ لە ناو هەموو خێزانەکە بەڕاستی هەمیشە کەسایەتێکی نیشتمان پەروەر کەسایەتێکی دەست و دڵفراوان خزم دۆست یعنی من بەواجبم زانی کە بەشدار بم تایە بەڕاستی زۆر بە خۆشحاڵیەوە زۆر خۆشحاڵ بووم کە بینیم بەرنامەیەکی زۆر سەرکەوتوانەمان پێشکەش کرد و خۆشی زۆر ڕازی بوو لێی وێدەوارم توانی بێتمان کە خزمەتێکمان پێگەیانوێ بە بەیەکان ئینشەڵڵا تەمەنی بەگەشترە بێت و تەندروستی هەمیشە باشە بێت و ڕێز و خۆشەویستیشم بۆ کەناڵەکەی جەنابتان و لەگەڵ ئەو میوانە ئازیزانەی کە ئەمڕۆ لەم بەرنامەیە بەشدارن لەگەڵمانە بۆ حضوریان هەبووە دووبارە سپاستان دەکەم و هەمیشە هەر سەرکەوتوو بن سپاس بۆ پەیوەنددار کەیچەکە لە هونەرمەندانەیە ئەمڕۆ گۆرانێکی زۆر تایبەتیشت چڕی پێم خۆش و باسی ئەوە بکەی و گۆرانیە چۆن بوو ڕاستی تۆزە گۆرانەکان چۆنەڵی لەسەر احساسی بەیەخان هەڵبژار ئەوانەی کە حەزی لێکا زۆرتر یەکەمین گۆرانی من قەت نەموتەوە دوو ئەوانەکە بەڕاستی وەرێ ئەو گۆرانی هەر بۆ کەسبکاری خۆمان وتراوە بووی بەڵام سوتفەی نەکردوە قەبیڵە جمهورێکی تایبەتی هەبوو لەبەر ئەوەی کە بەیەخان حەزی لێ بوو پیانەوتم کە حەزی لە گۆرانی تا هەوڵم ماکە پێشکەشی بکەم ومێدەوارم کە جێی خۆی گرتبێ ئینشەڵڵا خۆش کاکەویستە نەرمەندی خۆشەویستی وەزاب لە لەندەن بەشدارە لە بەڕاستینێکی تایبەتدا و گۆرانێکی نوێشی وت کاتوانم بڵێم هەمومانی سەرسام خۆش سپاس بەناوی کەناڵی دیکەیفەوە سپاسی بەڕێزچاوتانەکەم هەر خۆشەویست هەر سەرکەوتوو کە بەشداری چەندێ خۆشحاڵی قوربانێ بم زۆر خۆشحاڵم یعنی بەخوا ئەمەنە یعنی بەخەو بم دیارەشێتە بوو قەت تەسەورەکەی من 4 ساعتە دانیشتم شعور بە مالیەتی ناکەم ئەیدا گیان چیت هەیە بۆ کەسانی کە لەمە دو ئەیانەوەی ئەم پۆڕ و سمینارانە بەردەوام کە لە ناو کوردانی تاراوگە لە یەکێتی بێ لە ناوتانە لەزت یەک نەوێسن کورد لێرە زۆر داماوین بە قوربانە بزانن چۆن ئەژیر و چۆن ئەوە هەڵس و کەوتەکە سەرەتای ژیانتەوە کە هاتی بۆ ئێرەکەی بۆ لەندەن بەڵێ بۆ لەندەن تا ئێستا چ گۆڕانکاریەکە هاتم بۆ لەندەن
زۆر غەریب بووم هیچم نەزانی تەبیعی لە ماڵی کوردە و شیرین بووم ئەوان ئیتر هەرچی ڕێ و شوێن و جارێ هەر عینی ڕۆژ گەیشتم بیتاقەی هینی بۆ دەرهێنام کوردۆ عینی ڕۆژ ئیتر بڕتی شرەقەی ئیتر هەرچی لە دنیا چاک بوو کوردۆ بۆ منی کرد اینجا دوای ئەوە وردە وردە بۆ هەموو مناسەبەتێک جەماعەتی مەڵبەن و کۆمەلگا نەبووە وەختە مەڵبەن بیسویان من هاتن بۆ بەخێراتن بوو بێ بۆ ئەوێ و منیش وتم بەخوا من نازانم والحاصل پاش زۆر ڕۆیشتم کە چووم ئەم منەیان پێ خۆش بوو جەماعەتی کورد و هەڵەبجەیەکان منیان دی گوێم لێ بۆ ئەیان و خەی ئەمە لەکەی و گوێمان لەم قسەی هەڵەبجەیە نەبووە نازان چی بوو من ڕۆگوتم سایەقە بووە ئەوە خەی کەلیمەی سایەقە هەنوو لەکەی و گوێمان لێ نەبووە ئەیتر زۆر دڵم خۆش بوو کە هەڵەبجەیەکانم دی هەموو لەوێش هەستەکەی ئەمڕۆ ژیانە نوێ بۆتەوە هەستەکەی ئەمڕۆ ژیانە تازە بۆتەوە ئەوەڵا بەخواتە ئیسایی بڕەتەوە و شعورەکەم هەموو هەرچەند چوومەتە مەڵبەن و کۆمەڵگا ئەوە ناو خەڵکە هاتۆ بە دەمەوە هینی کردووە زۆر لێتان مەمنونم خواز نمونەتان زیاوە بێ ڕۆڵە یاخوا هەر باوەڕە بن زۆر سپاس سپاس دەکەم کەناڵی BK4 کەناڵێک بۆ سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا BK4